هەر کە یاسای هەڵبژاردن هاتە ئاراوە لە کۆتایی 2019 یاساکە بەرەوە ڕۆی کە سیستەمەکە بگۆڕدرێت لە لیستی نوێنەراتی ڕێژەیەوە بۆ سیستمی زۆرینە و سیستمی زۆرینەش بۆ خۆی چەک لە خەسڵەتەکانی ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن دروست دەکات. بۆیە شتێکی چاوەڕوانکراو بوو بۆی کە دوای ئەنجامەکان دەرچوو و بە تایبەتی ئەو هێزانەی نزیکن لە ئێرانەوانێ ژمارەی کورسیەکانیان کەمی کرد و ئەو هاوپەیمانە تازەیە لە عێراقا هاتوتە پێشەوە لەسەر ئاستی هەرسێ پێگاتەکەی کورد و سونە و شیعە لەبەرەوە نەفەسەکە وایە بەوەی کە حکوومەتی تەوافقی بەجێبێ هەڵڕێت. بەڵام تەبعی دیارە حکوومەتی تەوافقی کە بەجێ هەڵڕێ لەبەرەوەی سروشتێ مەحزابانە بە شێوەیە کە دایم لە هەڵبژاردنە بۆیە بەشداریان کردو بۆی لە دوایە لە کێکی دەسەڵاتە بەریان بکەوێ بۆی ئێستاکە هەندێک لە هێزەکان ڕێگرن لەوە کە حکوومەتی تەوافقەوە بەڵکویانە هەرێکیان بە پێشمارەی کورسانی کێ ناویانە وەزارات و پۆستیان دەست بکەوێ. بۆیە ئێستاکە عێراق لە وەچەرخانێکایە وەچەرخانەکە وەکو ژانگرتنێک وایە کە دیار نییە بەڕاستی تا چەند سەر ئەگرێ بەڵام هەوڵەکە جددیە بۆی کە حکوومەتێکی زۆرینە لە هەر سێ پێکاتەکە نەگلێک پێکاتە چکە فەرقی ینی شیعەبەتە ناخۆی نایەوێت لە ناو خۆیە زۆرینە بەکار دروست بکە بەڵکوێوێت لەگەڵ پێکاتەکانی تریشە زۆرینەی پێکاتەکانی تریش لەگەڵ خۆیان بە هەرسێکیان زۆرینەیەکی نیشتیمانی کە خۆیان وای پێڵێن دروست بکەن. ئەمەش بەشێکی ئەنجامیەوەی بەڕاستی شەقامی عێراقی ئەوەیەوێت شەقامی عێراقی خۆپشاندانانی کە کردیان بۆ ئەو بوو کە ئەو هێزانەی گەندەڵن ئەو هێزانەی کە بە بەردەوامی لە ڕێگەی دەسەڵاتەوە خۆیان بەرهەمێنەوانێ بتوانرێت بکرێنە دەرەوەی دەسەڵات و بکرێن بە ئۆپۆزیسیۆن. ئەوانی تەبعی رازی نین ئێستاکە لەبەرەوە ئێستاکە بگرە و بەردەیەک هەیە بۆ ئەو مەسەلەیە و ئەیانەوێت ڕێگری بکەن و ئێستا لە هەوڵە دیبلۆماسیە نێودەوڵەتی و قلیمیەکان سڕبۆتەوە بۆ ئەوەی کە بتوانرێت فەشەل بێنێت بەو هەوڵەی مقتەدا سەدر و تحالفەکەی. بەراورد بە هەڵبژاردننی 2018 ئەم هەڵبژاردنە خەڵک زیاتر دەنگی داوە لەبەرەوە توانین بڵێ شەرعەتێکی جەماوەری و دیموکراسی زیاتری هەیە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردننی 2018 و ئەبێت لێ بگەڕین بزانین حکوومەتەکەی مقتەدا سەدر و تحالفەکەی چی ئەکات لە دوای ماوەیەک ئەنجا کە بەڕاستی هەڵسەنگاندن بۆ بکرێت کە ئایا ئەم حکوومەتە چی جیاوازە لەگەڵ حکوومەتەکانی پێشوە. بەڵام ئێستا ئەوەندە کەند و کۆسپ هەیە ئەوەندە ڕێگری هەیە هەر بۆ دروستکردنی حکوومەتەکە بەڕاستی قاراتێکی زۆر گرانە بڕینی ئەم قۆناغا کەم قۆناغە بڕا ئەو کاتە حکوومەتی زۆرینە خۆی نمایشەکە و ئەو سابە پێ و هەنگاو و ئەدایی کە هەیە تێتوانرێت هەڵسەنگاندی بۆ بکرێت. بۆ ماوەیەک پشێوی ئەمنی لە عێراقا دروزە بێت بەڵام پێمانە و پشێویە درێژە بخایەنێ و ئێستاکەش مفاوەزات لە ئارایە هەیە بۆ ئەوی کە بتوانن ڕێ بکەون لەبەرەوە جارێکە زووە بۆی کە بەڕاستی قسە بکەین لەسەرەوەی کە بڵێن باشە یا خراپە با لێگەڕێن بزانین ئەو حکوومەتە کەی تەشکیلە بێ و چۆن تەشکیلە بێ و ئەو ساکە ئەدای چۆن ئەبێ ئەو کاتە بەپێی ئەو کاتەی خۆی ئەتوانین هەڵسەنگاندی بۆ بکەین. عێراق لە 2023 بەرەو دواوە تاکو ئێستاکە هەموو هەڵبژاردنەوەم حکوومەتانی کە تەشکیل کراون فاکتەری دەرەکی ڕۆڵی سەرەکی تیا هەبووە. ئەم جارە جیاواز لە جارەکانی تر ئەیانەوێت جۆرێک لە خوڕاپسکاندن هەبێ لە دەستی دەرەشی بە ڕێژەیەک تەبیعی بۆیە هەموو کات بۆ تەشکیلی حکوومەت و بۆ دیاریکردنی ڕێز وزەرا بەتەبەتی وڵاتانی چواردەور و وڵاتانی نێودەوڵەتیش لەسەر خەتن و هەرێکە ئەیانەوێت بەو شێوەیەکە لە بەرژەوەندی خۆیەتی بۆی ئێرانیش شتێکی تازە نییە کە پێشووتر هەڵدی داوە تورکیاش بە هەمان شێوە سعودیە بەمان شێوە دەوڵەتانی خلیج ئوردون هەموو ئەوانە سەر خەتن و هەریەکەیان هەوڵەدا بەوەی کە ئەو حکوومەتی تەشکیل لەبێ حکوومەتێک بێن نزیک بێ لە خۆیەوە و تا ڕادەیەک ئەجەندای ئەو جێبەجێ بکە. ئەم دوو کاندیدیە و زیاتر لە دوو کاندیدیە باش نییە بۆ پێگەی کورد لە بەغایە و کورد بۆ خۆی لاوازاوەنی تر لاوازی ئەکات هەر بۆیە باشترین چارەسەرەوەیە کە بتوانێت ئێستاش مەجال ماوە بۆی کورد بە یەک کاندیدەوە بچێتە پێشەوانێ ئەگەر ناو ساکە وەک ساڵی 2018 کەوێتە سەر دەنگدانی پەرلەمانتارەکان و کامیان زۆرینەی هێنا ئەو کاتە ئەوە بێت بە سەرۆک کۆمارەمە بەمانای لە معناکان بەمانای تێکچوونەوەی ئەو هاوپەیمانێتە استراتیژیک کە لە نێوانیشتی و پارتیا هەیە و پارتیژە ئەوێت سەر کۆمار بگرێت لە بەرەوەی کە زۆرترین کورسی هەناوە لە عێراقا ئەوش زیاتر مەزرعێکی سیاسی و پەیوەندی بە پەیوەندی نێوان یەکێتی و پارتی و دەوڵەتانی اقلیمیەوە هەیە. ئەو زۆرینەی کە هەیە زۆرینەی یەک پێکهاتە نییە زۆرینەی هەرسێ پێکاتەکەیە بۆیە بۆ شیعەش وایە بۆ سونەش وایە و بۆ کوردیش وایە
و ئەوەی کە ئێستا کە ئیشی بۆ ئەکرێت زۆرینەیە کە لەسەر ئاساسی هەرسێ پێکاتەکە نەک یەک پێکاتە بە تەنیا شیعە بڵێ خۆم زۆرینە پێگەهێنم. بۆیە زیانەکان بەو شێوەیە ئەوێت کە هەندێک هێز ئەکەونە دەرەوەی دەسەڵات، بەڵام کردن دەرەوەی دەسەڵاتی ئەو هێزانە بە مانای زەرری نییە بۆ پێکاتەکانیانی. لەبەرەوەی ئەو هێزانەژە گەرکە لە دەرەوەی ئەکەونە دەرەوەی حکوومەت و دەسەڵاتەوە گەر سەیریان بکەی ژمارە و دەنگانەی هێناویانە ژمارەیەکی ئەوەندە زۆر نییە کە بەڕاستی بڵێ ترسی هەیە یاخود زیانی هەیە. ینی ئەو زیانی کە هێزێکی سیاسی لی ئەکەوێ هێزە سیاسەکان وایەنەوێ عکسی بکەنەوە کە ئەمە زیانە بۆ پێکاتە نەتەوەیەکان یا پێکاتە مەزەبیەکان. بەڵام ئەگەر سەیری وەک خۆشت باسی کرد ئەگەر سەیری ڕێژەی دەنگدان بکەی بۆ خۆی بە شێوەیەکی گشتی ڕێژەی دەنگدان دابەزیوە و لە ناو ئەو دابەزینەشە ئەو هێزانی کە کەونە ناو دەرەوەی حکوومەت ژمارەی ئەو دەنگانی هێناویانە دیسانوانێک کەمترە و زۆر کەمە. بۆیە ئەبێت فەرق بکەین لە بینەوە ئایا حیزبێکی سیاسی زەرەرەکە یاخود پێکهاتەیەک. من پێم وایە حیزبە سیاسەکان زیاتر کەکەونە دەرەوەی دەسەڵات زەرەرەکەن و ناتوانن ببن بە ئۆپۆزیسیۆن. ئەگەر نا پێکاتەکان ئەگەر حکوومەتەکە تەوافقی بێ یاخود زۆری نەش بێ زەرەر و قازانجەکەی هەر وەکویەکە. ڕەنگە باری ئەمنی تا ڕادەیەک بۆ ماوەیەک شێوی تێبکەوێ، بەڵام ئەو بەرژەوەندیانی کە سەرکردایەتی یەکێتی پارتی هیانە لەگەڵ یەکترا زۆر گەورەتر لەوەی کە بیگەنە مریشکە ڕەشە و دۆخەکە ئاساییە بێتوانێ و چۆن 2010 قبول کرابەوەی کە فواد حسێن دەرنەچێت و دوکتۆر بەرهەم دەرچێت. ئەم جارش ڕەنگە ئەگەر وشازێباریش دەرچێ بۆ ماوەیەک بارگژیەک دروست دەبێت، ڕەنگە بارگژەکە زیاتر ئەعلامی و میدیایی بێت، لە دوایە دۆخەکە هێمنە بێتەوە و ڕادێت یەکێتی لەگەڵ ئەوەشە. بۆیە شتەکە زۆر بەو مەترسیە نییە کە سیر ئەکرێ، بەڵام هەموو شتێکی تازە کە دێتە نەئاراوە تەبعی بۆ خۆی جۆرێک لە دڵڕاوکێ دروست دەکات، جۆرێک لە نادیاری دروست دەکات. ئەمەش لە عێراق شتێکی تازەیە و چەرخانێکی گەورەیە لە حکوومەت تەوافقی و بە حکوومەتی زۆرینە. هەر بۆیە چاوەڕێواکرێت کە هەندێک لێرە و لەوێ هەندێک تەقینەوە و اختیالات و چیۆم شتانە کە ئەکرێ و پێشووتی شەرکراوە، بەڵام لە دوایە ناچارە من کە ئەوی قەواعیدی یاریەکە قبول بکرێت و دۆخەکە بەڕێوە بچێت. ئەمێنێت سەرەوەی کە ئەم حکوومەتی کە تەشکیل دەکرێ تا چەند ئەتوانێت ئەدایەکی باشێ بێ جیاواز بێ، چکە بیرنوان نەچێت لە عێراقا بێکارێکی زۆر هەیە، لە عێراقا قەیرانی زۆر هەیە، و لە هەرێمی کوردستانە تەبعی زیاتریش. بەڕاستی خەڵکی عێراق و خەڵکی هەرێمی کوردستان زیاتر خزمەتگوزاریەوێ، زیاترەوەی ئیشی دەست بکەوێ، کاری دەست بکەوێ، ئەوانە بەلای خەڵکی عێراقەوە ئەولەویاتە. بۆ ئێستا کە مقتەدا سەدر وەک بۆتە کاپتنی ئەم هاوپەیمانێتە، خەڵک سەیری ئەکا بزانێت توانێت چی بکات. ئەگەر توانی شتێکی باش بکە بۆ جاری دووەمیش من پێم وایە دەنگ وەرەگرێتەوە نێو حکوومەتی زۆری نابێ بە مری واقعە. وەگەر نەیتوانی ئەوساکە بەپێ ئەو کاتا توانین تەفسیر و تحلیلی بۆ بکەین.